سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەرنامەیەکی نوێی مژاری ئێستاچان پێشکەش دەکەم. بەرنامەی ئەم جارەمان دەربارەی پێگەنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان و داواکاری لایەنەکان. دەمانوێت بزانین پێگەنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان چۆن دەبێت و ئایا دەتوانێت ئەو کێشانی کە لە بەردەم حکوومەتی پێشووتردا هەبوو یاخود کابینێنەرابوو دەتوانێت چارەسەری بکات و ئەو ئاڵنگاریانە تێپەڕێنێت بە تایبەت پرسی کێشەی موچە. بۆمە بەسەر میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەڤەر عەبدوڕەحمان سەرۆکی دامەزراوی پێی دەگەین. دکتۆر جان سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش. زۆر سپاس بۆ بەڕێستە. کاک دکتۆر با لەوە دەست پێ بکەین. پێگەنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان لە ڕووی یاسایەوە دوای هەڵبژاردن پێویستە چەندێک بێت و پێویستە کەی پێک بهێنرێت؟ بەڵێ سپاس. دیارە بەپێی یاسا بەرکارەکانی کە هەیە حکوومەتی هەرێم دوای ئەوەی کەوە پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە لە دوای یەکەم کۆبوونەوەی خۆی دوای ئەوەی دەستەی سەرۆکایەتی هەڵدەبژێرێت و لیژنەکان پێک دەهێنێت پێویستە هەڵبژاردن ڕێکارەکانی هەڵبژاردن بۆ سەرۆکی هەرێم ئەنجام بدات. لە ماوەیەکی دیاریکراودا سەرۆکی هەرێم هەڵدەبژێردرێ و سەرۆکی هەرێم دوای ئەوەی سوێندی یاسایی دەخوات پێویستە ناونانی سەرۆکی حکوومەت بهێنێت واتە ئەو کەسەی کە لە کوتلەی براوەیە دەستنیشان دەکرێت بۆ ئەوەی حکوومەت پێک بهێنێ و لە ماوەی 30 ڕۆژدا پێویستە ئەو بەڕێزەی ڕادەست پێدرێت حکوومەت پێک بهێنێ. بەڵام ئەوەی لەلای ئێمەدا دەگوزارێت بەداخەوە بەدەرە لە یاسا بەرکارەکان و هەموو ئەوەی بەڕێوە دەچێت نایاساییە چونکو یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کە پێویست بوو سەرۆکی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت بەداخەوە هەڵ نەبژێردرا ئەو مانجێک و نزیکەی چەندە هەفتەیەکە تێپەڕیەوە بەسەر کۆبوونەوەکەدا بەڵام کۆبوونەوەکە هەر بە کراوەی هەڵدراوەتەوە و ئەمەش کاریگەری دەبێت لەسەر حکوومەتیش چونکو هەتا ئەو کاتەی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی هەڵ نەبژێردرێت ناتوانێت لیژنەکان پێک بهێنرێ و هەتا ئەو کاتەی لیژنەکان پێک نەهێنێت سەرۆکایەتی پەرلەمان نەبێت و لیژنەکان نەبێت ناتوانێت ڕێکارەکانی دەستنیشانکردنی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و سەرۆکی هەرێم بگرێتە بەروە تا سەرۆکی هەرێم هەڵ نەبژێردرێ ناتواندرێت سەرۆکی حکوومەت ڕابسپێردرێ ئەو کەسەی ڕادەسپێردرێت کە حکوومەت پێک بێنێ. بۆیە هەموو ئەوەی هەیە پرۆسەکە لای ئێمە بەداخەوە پەچی کەوتووە واتە بە زمانێکی تر دەتوانین بڵێن ئەگەرچی ئێمە لە دوای 6 یانزەی ساڵی 2022 کە پەرلەمانمان نەماوە پەرلەمان کۆتایی پێهاتبوو دەبوایە هەڵبژاردن بکرێت ماوەی 2 ساڵ ئێمە لە بۆشایی یاسایی دابووین پەرلەمانمان نەبوو ئێستاش وەکو ئەوەیە سەرباری ئەوەی هەڵبژاردن کراوە بەڵام وەکو ئەوەیە پەرلەمانمان نەبێت چونکو تەنها ئەندامەکان هەڵبژێردراون ئەوەی لە بابەتەکە گۆڕابێت تەنها ئەوەیە 100 کەس 100 بەڕێز چون سوێندی یاساییان خواردووە و موچەکانیان بۆ بەستراوە و خانووی نیشتەجێبوونیان پێدراوە و پاسەوانیان بۆ دانراوە. لە ڕووی یاساییەوە بابەتەکە هیچ گۆڕانکاریەکی بەسەردانە هاتووەکەوە کاریگەری ئەرێنی هەبێ بەسەر ژیانی خەڵک گوزەرانی خەڵک و یاخود پرۆسەی یاسایی لە هەرێمدا. زۆر باشە. هەڵبەجەنابیشت دەزانی کۆمەڵێک سیناریو هەیە بۆ پێگەنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان. پێم خۆشەوە پێوزانانە لای جەنابتە دوایین گۆڕانکاریەکان چییە لە بۆ پێگەنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان؟ هەڵبەت ئێستا یەکێتی و پارتیش لە کۆبوونەوەدان چەند کۆبوونەوەیشیان کردووە. پێم خۆشە بزانم دوای زانیاریەکان چییە سەبارەت بە پێگەنانی حکوومەت؟ وڵا سەبارەت بە پێکەنانی حکوومەت دیارە دوو لایەن دەکرێت لە بەرچاو بگرین. یەکێکیان لە ڕووی یاساییەوە لیستە براوەکانن کەەوە هاوپەیمانێتی دەکەن و حکوومەت پێک دەهێنن. ئەمە دیوێکێتی و دیوەکەی تریشیان لایەنی پراکتیکی سەر ئەرزی واقعە. لە ڕووی یاساییەوە بێگومان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرینەی کورسیەکانیان بەدەستێناوە و دەکرێت پارتی دیموکرات لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یا هەر لایەنێکی تر ئەگەر کورسیەکی کەمیشی هەبێ حکوومەت پێک بێنن و یاخود پارتی ئەگەر نەگەنە یەک پارتی و یەکێتی لە ڕووی یاساییەوە پارتی دەتوانێت لەگەڵ بۆ نمونەنەوەی نوێیە حکوومەت پێک بهێنێ. ئەمە ڕووی یاساییەکەیە بەڵام لە ڕووی کردداری و پراکتیکیەوە ئەوەی ئێمە دەیبینین لەبەر ئەوەی واقعی کوردستان ئەوەیە دوو زۆنمان هەیە دوو هێزی سەرەکی هەن ئەم دوو هێزە
هێزی پێشمەرگیان لەبەردەستە، هێزی چەکداری ناوخۆیان لەبەردەستە و ئیدارەیان لەبەردەستە، قورسە دەستا و دەستکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستانداکەوە تا ئێستاش ئێمە نەگەیشتونێتە ئەوەی پرۆسەی دیموکراسی وەکو پێویست تەبەلور بکە و شوێنی خۆی بگرێت. بۆیە قورسە لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا هیچ لایەنێکی تر لە ڕۆژی ئەمڕۆدا لە ڕووی عملیەوە ئێمە باسی دەکەین بتوانن حکوومەت پێک بهێنن. ئەوە دامانە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ نەوەی نوێ حکوومەت پێک دێنێ. چۆن یعنی چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتی تەسلیم دەکات ئەو هەموو دامەزراوەی کە هەیەی نەوەی نوێ چۆن وەری دەگرێت و یاخود بە پێچەوانەوە. بۆیە ئەوەی لە ڕووی ئەمری واقعەوە لەبەر چاو بێت و ئەوەی دەشی بینین و دەستبەرداری دەسەڵاتیش نابن، تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە زۆرینەی کورسیەکانیان لە ڕووی یاساییشەوە لەبەردەستە و هەر ئەوانن حکوومەت پێک دێنن. هەرچەندە گفتوگۆکان هەیە، دانوستانەکان هەیە، لەسەر ئەوە دەتوانم بڵێم لەوەیە مابێت بە پێی زانیاری ئێمە تا چەند لەسەر پشکەکان ڕێک دەکەون و یاخود تا چەند سەلاحیەت وەردەگرن و یاخود پۆستەکان وەردەگرن. تەنها سیناریۆی سەرکەوتوو و سیناریۆی بڕاوە دەتوانم بڵێم ئەمەیە پارتی و یەکێتی حکوومەت پێک دێنن. جا ئایا کەسانێکی تر بەشداری پێ دەکەن لەگەڵیان بن و یاخودنا. وەک جەنابەت ئاگاداری بۆ پێگەنانی حکوومەتی نوێ هەڵە هەڵبژاردن هیچ لایەنێک وەک خۆش دامەژەت پێکرد 50 زایدێکی بەدەست نێناوە. دەمەوێت ئەو پرسیارە بکەم هەڵە بۆ پێی دامەزراوەکەی ئێوە کا لەو بارەشا دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان ئەخود باشتر بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ببێتە بۆ پێی فرەلایەن دەبێت دەتوانێت ببێتە چارەسەری کێشەکان بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چارەسەری کێشەکانی نێوان بەغدا و هەرێم بە تایبەت فرسی موچە. وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست نازانم مەبەستی پرسیارەکەی بەڕێستان لە چی بوو، چۆن یعنی بتوانێت بەشداری بکات لە چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە کوێ ئەو پرسانی کە ڕوودەدەن بە تایبەت بۆ نمونە ئەو پرسەی کە لە سووریا ڕوودەدات کێشەکانی پەیوەست بەو ئاڵۆزیانی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە. من دەتوانم پرسیارەکە بە جۆرێکی ترەوە لە خۆم بکەمەوە. ئایا تا چەند کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریان لەسەر هەرێم دەبێ و لەو حکوومەتێکەوە پێک دێت؟ چونکو ئێمە لە هەرێمی کوردستاندا هەرێمێکی دەتوانم بڵێم بەداخەوە لە ڕووی داراییەوە تا لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی پەیوەندیەکانمانەوە ئەو پێگەی ساڵانی پێشووترمان نەماوە تا ئاستێک بەرەو لاوازی چوین. ئێمە ناتوانین کاریگەریمان لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێ، بەڵکو گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریان لەسەر ئێمە دەبێت. ئەوەی گرنگە بۆ هەرێمی کوردستان دەبێت خۆی بپارێزێ ئەو گۆڕانکاریانە کاریگەری نەرێنیان لەسەری نەبێت. من بەو شێوازە دەیبینم ئەویش پەیوەستە بەوەی کەوە کۆدەنجی و هاوپەیمانێتی و یەکدەستی و یەکگرتووی هێزە کوردیەکان بێتەکایەوە. بارودۆخێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتۆتەکایەوە، هەم شەڕی غەزە و ئیسرائیل، هەم بارودۆخی سووریا، هەم ململانەی نێوان ئەمریکا و ئێران، هەم بارودۆخی تورکیا، هەموو ئەوانە کاریگەریان لەسەر ئێمە دەبێت. ئێمە ئەگەر بمانەوێت هەرێمێک بین بمێنینەوە ئەو دەستکەوتانێکەوە هەبووە بیان پارێزین، لە ڕاستیدا پێویستە هێزە سیاسیەکانی یەکدەست بن. ناکرێت هێزێک بچێت لەگەڵ تورکیادا هاوپەیمانەتی بکاو بە پێی ئەجەنداکانی دەوڵەتی تورکیا بجوولێتەوە، هێزێکی تر بچێت بە پێی ئێران بجوولێتەوە. تەنانەت هەندێک هێزی تر ئێستا سەریان هەڵدایە و بانگەشە دەکەن بە پێی ئەجەنداکانی سووریای نوێژ دەجوولێنەوە. ئەمە کاریگەری خراپی لەسەر بارودۆخی هەرێم دەبێت، لەسەر گوزەرانی خەڵک دەبێت، لەسەر ئەزمونونەکەشمان دەبێت. بۆیە ئەوەی گرنگە هەرێمی کوردستان یەک کۆدەنجیەکی تازە وەکو دەڵێ پەیماننامەیەکی شەرەف لە نێوان هێزە سیاسیە سەرەکیەکاندا هەبێ و پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدادا ڕێک بخینەوە بە پێی دەستور هەڵسوکەوت بکەین. ئەو پێشێلکاریانەی ئێمە وەکو هەرێم کردومانە دەبێت ڕایان بگرین و ئەو پێشێلکاریانەی مەبەستم کە دەڵێن پێشێلکاری دەستوریە و ئەو پێشێلکاریانەی بەرامبەرمان کراوە دەبێت بە یەک دەست لە بەغدا شەڕی لەسەر بکەن نوێنەرەکانمان. بەم شێوازە دەتوانین ئێمە لەگەڵ بارودۆخە تازەکەدا خۆمان بگونجێنین. زۆر باشە. پێتان وایە لە حکوومەتی نوێە
شوێنێک بۆ دەستور هەبێ جێ بکرێتەوە لە پەرلەمانە؟ ئێمە کەمتەر خەم بووین لە پرسی دەستورە بەداخەوە ئێمە دەبواە لە دوای ساڵی 92ەوە کە پەرلەمانی کوردستانمان پێکەنا دەستوری خۆمان هەبواە بە هەر حاڵ ئەو کاتە نەکرا لە ساڵی 2005ەوە کار لەسەر نووسینەوەی ڕەشنووسی دەستور کرا 20 ساڵ لەمەوبەر ڕەشنووسێک ئامادە کراوە تەنها دەنگدانی لەسەر مابوو بەداخەوە بەهۆی ململانەی هێزە سیاسیەکان کە دەتوانم بڵێم ململانەیەکی دروست نەبوو بەڵکو بەرژەوەندی تایبەتی خۆیان بوو بە دەستورەکەیان پەک خست کە دەستورەکەش پەسەند نەکراوە هیچ شتێک لە بارودۆخ و سیستەمی سیاسی هەرێم نەگۆڕاوە ئەو کاتە ئەوە بوو پەچی خرا دەنجی لەسەر نەدرا ساڵی 2009 دواتر بڕیار بوو دەنجی لەسەر بدرێ بەڵام دیسانەوە نەکرا ساڵی 2013 دەستورەکە جێڕدرایەوە دەبواە لە ساڵی 2014دا لە پەرلەمانی خولی چوارەمدا کاری لەسەر بکرێت دیسانەوە لە ئەنجامی ململانەی سیاسی نێوان گۆڕان و پارتی ویەکێتی لەلایەک وە کەمتەرخەمی هەندێک لە هێزە سیاسیەکان لەلایەکی ترەوە دیسانەوە کاری لەسەر نەکرا لە خولی پێنجدا سەرۆکایەتی پەرلەمان و بە تایبەتتر سەرۆکی پەرلەمان بەڵێنی زۆر قەبەی بە خەڵکی کوردستاندا گوایە کار لەسەر دەستور دەکەن بەڵام نەک هەر ڕەشنووسیان نەنووسیەوە نەک هەر یاسایەکی تایبەتیان بۆ دەرنەکرد تەنانەت یەک دێریشیان وەکو پرۆژە یاسایەک پرۆژە بڕیارێک لەسەر ئامادە نەکردونەیان خستە بەرنامەی کاری پەرلەمانەوە لە ماوەی 4 ساڵدا ئەمە کەمتەرخەمی ئەو بەڕێزانە بوو بۆیە گرنگە ئەگەر بێت و ئێمە دەستورێکی خۆمان هەبێت دەتوانم بڵێم بەشێک لەو گرفتانەی هەمانە دەخرێتە لاوە پەیوەندیەکانی نێوان ئێمە و هەرێمیش ڕێکتر دەبێ دامەزراوەکانمان دەستوری تر دەبن لەسەر خەت دەبن من نازانم دەیکەنیاننا بەشی هەرە زۆری هێزە سیاسیەکان لە کارنامەی هەڵبژاردنیاندا باسییان لەوە کردووەکەوە کار لەسەر دەستور دەکەن ئەگەر بێت و ئەو بەڵێنەیان بەجێ بگەێنن کارێکی زۆر باش دەکەن هیوادارم وەکو بەڵێنە بێبنەماکانی پێشتریان نەبێت کە لە هەڵبژاردنەکانی پێشووتردا بە خەڵکی کوردستانیاندا بوو. بامە بکەمە کۆتا پرسیار جەنابتان وەکو دامەزراوەی پێی وەکو دکتۆر سەروەر پێشبینیتان چییە بۆ ئەم خولەی پەرلەمان پێتان وایە دەبێتە جێمسمانەی خەڵک و ئەو کێشەیە کە هەیە چارەسەرکردنی موچە دەتوانن لێەوە چارەسەری و کێشەیە بکەن؟ پەرلەمان دامەزراوەیەکی پیرۆزە لە ڕاستیدا من پەرلەمان وەکو پەرلەمان خۆی دەیڵێم و بەرزترین دامەزراوەی یاسایی و سیاسی و شەرعی خەڵکی کوردستانە پێویستە شکۆی ئەم دامەزراوەیە بپارێزرێت هەرچەندە لە ڕابردوودا لە دوو لایەنەوە ئەم دامەزراوەیە شتێنرا و یاخود کەم بایەخ کرا لەلایەکیانەوە لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە هێزە سەرەکیەکانی پارتی وێچێتیەوە کە لە حکوومەتدا بوون بەداخەوە پەرلەمانێکی بەهێزیان نەدەویست چونکە ئەگە پەرلەمان بەهێز بووایە یاسای دروست و باشی دەردەکرد و یاسای باش دەربکات لە دیوێکی کە چاودێرێکی باش دەبوو بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە بەڵام سەرۆکی حکوومەت مەبەستی ئەوە نەبووە هیچ چاودێرێکی بەسەرەوە بێ هەر بۆیە هەمیشە پەرلەمانێکی لاوازیان ویستووە ئەمە لە دیوێکەوە لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە بۆیەشە دەتوانم بڵێم زۆربەی کات خەڵکی شیاویان کاندید نەکردووە بۆ پەرلەمانی کوردستان لەلایەکی تریشەوە بەداخۆ ئۆپۆزیسیۆنیش بە ئەرچی سەرشانی خۆی هەڵنەستا زیاتر وەکو کەناڵێکی میدیایی بەکاری دەهێنا تا ئاستێکی زۆر ئەوانش بەشدار بوون لە شکاندنی ئەم پەرلەمانە بە تایبەت لەلایەن ڕایگشتیەوە ئەم پەرلەمانە هیوادارین ئێمە تەنها ئەوەی لەسەرمانە کە هیوا بخوازین ئەو پەرلەمانە بە ئەرچی خۆی هەڵبستێت یا بەپێی یاسا هەڵسوکەوت بکات چاودێرێکی باش بێ بەسەر حکوومەتەوە یاسای باش دەربکات چکە ئێمە گرفتی یاساییمان زۆرە ئێمە یاساکانمان زۆر کەم و کوڕیان تێدایە ئێمە بۆشایی یاساییمان زۆرە پێویستە ئەوانە پڕ بکرێنەوە پەرلەمانی کوردستان بە پێی پەیڕە و زۆرترین دانیشتن بکات لیژنەکانی زۆرترین بە دوواداچوون بکەن زۆرترین راپۆرت لەسەر پرۆژە یاساکان بنووسنەوە زۆرترین چاودێری حکوومەت بن چکە ئەم حکوومەتەی ئێمە بەداخەوە لە زۆر شوێن لە یاسا لای داوە ئێمە کاتی خۆی راپۆرتێکمان بڵاو کردەوە سەبارەت بە چاودێریکردنی یاسا
باوەڕ کە یاساکان وەکو خۆیان ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستانەوە دەرچوون لە ماوەی 30 ساڵی تەمەنیدا تەنها 106 یاساکان وەکو خۆیان جێبەجێکراون 194 یان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە یا هەر جێبەجێ نەکراوە و یاخود پێشێل کراوە پێشێلجا لە مادەیەکی بێوە یاخود تا چەندین مادەی هیوادارین ئەو ڕەوشە نەمێنێ ئەمەش بە پەرلەمانێکی بەهێز دەبێت و ئەم پەرلەمانە هیوادارین لەو ئاستەدا بێت کە بتوانێت چاودێری حکوومەت بکە و لەلایەکی ترەوە ئەم پەرلەمانە پێویستە پاراڵێلی کارەکانی خۆی هاوتەریبی کارەکانی خۆی هەندێک دامەزراوەی تر هەیە دەبێت کارایان بکاتەوە بۆ نمونە وەکو دەستە سربەخۆکان وەکو دەستەی نەزاها وەکو دیوانی چاودێری دارایی وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان وەکو دەستەی مافی مرۆڤ کە 4 دەستەی سربەخۆن ئەمانە هەمویان لە ئەنجامی ناکارایی و کەمتەرخەمی سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتارانی خولی پێنجەمدا ئێستا ناکاران تەنها دەستەی مافی مرۆڤ کارایە ئەوانی تر ئەرچی سەرشانی خۆیان ناتوانن هەڵبستن پەچیان کەوتووە پێویستە هاوتا ئەو کارە نەش بکات و لەگەڵ ئەوەشدا دەبێت کارێک بکرێت جگە لە دەستور کە باسمان کرد پەرلەمان مەرجەعێک بێ بۆ ئەوەی هێزە سیاسیەکان لەژێر قوبەیدا کۆ ببنەوە بۆ ئەوی پەیوەندیەکانی هەرێم و بەغداش بەرە و ساردبوونەوە بەرە و ڕێککەوتن بچێت ئەگەر بێت و ئەو کارانە بکرێت بێگومان ئەو کاتە موچەی فەرمانبەرانیش دەتوانین بڵێن تا ئاستێک بەرە و باشی دەڕوا چونکو موچەی فەرمانبەران ئەوەی لە ڕابردوودا گوزەراوە کە دەیان مانجی موچەی فەرمانبەران پاشەکەوت کراوە پاشەکەوت بیدعەیەکە تەنها لەم حکوومەتەی ئێمەدا هەیە کە موچەی فەرمانبەران خوراوە بە نایاسایی موچەی فەرمانبەران لێبڕینی تێدا کراوە ئەم بیدعەیە تەنها لەم هەرێمەی ئێمەدا هەیە موچەی فەرمانبەران دوا دەکەوێت تەنها لەم هەرێمەی ئێمەدا هەیە موچەی فەرمانبەران چەندین تایپ و ستێپی جیاوازی تێدایە تەنها لەو هەرێمەی ئێمەدا هەیە ئەمانە هەمووی لە ڕاستیدا بە یاسا ڕێکخراون ئەوەی دەگوزارێ کاری نایاساییە ئەمە ئەرچی پەرلەمانی کوردستانە یاساکان یەک بخات یاسای باش یەک بخات وەڕێگری لەو پێشێلکاریە یاسایانەش بکات کە لەلایەن حکوومەتەوە ئەنجام دەدرێ ئەو کاتە بەپێی پێڕەو دەتوانێت ڕێکارەکان بگرێتە بەر تا لێ پێچینەوەی وەزیرەکان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تا لێسەندنەوەی متمانەشیان پێویستە ئەگەر بێت و ئێمە ئەو دابنەهێنی نەکایەوە لە ڕاستیدا هەر هەرێمێکی دواکەوت و هەر هەرێمێکی لاواز هەر هەرێمێکی بەیاسا دەمێنینەوە. زۆر بەڕێز دکتۆر سارۆ عەبدوڕەحمان سەرۆکی دامەزراوەی پێی زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزیشتان. سەرلەبەیانی ئەمڕۆ بۆ سێم جار یەکێتی و پارتی سەبارەت بە پێگەێنانی حکوومەتی نوێ کۆبوونەوە و گفتوگۆکانیان بەردەوامە. گفتوگۆی کۆبوونەوەکانی لیژنەی هاوبەشی یەکێتی و پارتی لەبارەی پرسی پێگەێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمەوە بەردەوامە و هەر ئەمڕۆ لە هەولێر کاتژمێر 10 سەرلەبەیانی کۆبوونەوە کە بۆ سێم ڕۆژە لە سەریە کۆبوونەوە ئەنجام دەدەن. ئەنجامانی وەفدی یەکێتی پێگاتبوون لە ڕێواز فایق، ئامانج ڕەحیم و شاڵاو جەمال، وەفدەکەی پارتیش لە پشتیوان سادق، دڵشاد شەهاب و ئومێد سەباح پێکهاتبوون. باپەی زانیارەکان چاوەڕوان دەکرێت هەفتەی داهاتوو وەفدی دانوستانکاری یەکێتی و پارتی کۆ ببنەوە کە لە یەکێتی قوبات تاڵەبانی سەرۆکایەتی وەفدەکە دەکات و لە پارتیش هۆشیار زێباری سەرۆکایەتی وەفدەکە دەکات. پشووی زستانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆتایی هاتوو با پێی وتەی چرۆ حەمە شەریف بەم نزیکانە دەست دەکەنەوە بە کارەکانیان. چرۆ حەمە شەریف ئەندامی ئەنجومەنی نوێنەران بە تۆڕی میدیایی ئێستای ڕاگەیاند. ئەمڕۆ پشووی زستانەی ئەنجومەنی نوێنەران کۆتایی دێت. هەرچەندە تاوەکو ئێستا وادەی دەستپێکردنەوەی دانیشتەکان دیاری نەکراوە، بەڵام دڵنیاین لە ئایندێکی نزیکدا دەست پێ دەکەنەوە. ئاماژەی بەوەش کرد ئەم خولەی ئەنجومەنی نوێنەران بە هەمووی چەند مانگێکی کەمی ماوە چەندین یاسای گرنگ و بڕیاری چاوەڕێی تێپەڕاندن دەکەن کە ئەوەی بۆ کورد گرنگە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە، قەرەبووکردنەوەی کەسوکاری شەهیدان و هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی قیادەی سەورن. ئاشکراشی کرد یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە لەم خولەدا بە دڵنیایی پەسەند دەکرێت
چونکە مەرجی ئێمە بۆ دەنگدان بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. بەڵام یاسای گەڕاندنەوەی مڵک و ماڵ هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی قیادەی سەورە پەیوەستن بە پەسەندکردنی یاسای لێبوردنی گشتی و هەمواری یاسای باریکەسێتی، چونکە بەهۆی ناکۆشی لەسەریان کراونەتە یەک پاکێج. بژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودە.